الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی شەشەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. ئێمە لە ئاڵقەی پێشوودا باسی خواناسیمان کرد. پێویستە چۆن خوا بناسین؟ بە تاکید خوا سبحانه وتعالى دەبێ هەر لەبەر ڕۆشنایی فەرمایشتی خۆیدا بیناسین و لەبەر ڕۆشنایی فەرمایشتی پێغەمبەردا صلى الله عليه وآله وسلم. ئێمە لە ئاڵقەی پێشوودا هەندێک شتمان باس کرد. لەم ئاڵقەیەدا باسی ئەوە دەکەین کە زۆربەی هەرە زۆری زانایان جمهور العلماء کە بە ئەهل السنە یا ئەهل السنة والجماعة وەکو ناوێکی مێژووی ناسراون لە مەسەلەی ناسینی خوای پەروەردگار و ناو سیفەتەکانی خوادا خەتی نێوەڕاستیان گرتووە، چونکە هەمیشە دەردی دینداری بریتێ لە دووشت: تێپەڕاندن یاخود کورتهێنان، ئیفرات و تەفریط. تێپەڕاندن لەوەی کە پێویستە یاخود بەجێمان و کورتهێنان لەوەی کە پێویستە. خوا سبحانه وتعالى پێناسەی ئومەتی پێغەمبەری خاتەم دەکات صلى الله عليه وسلم، دەفەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا، ئێوەمان کردووە بە کۆمەڵێکی میانجی یاخود چاکترین کۆمەڵ کە خەتی نێوەڕاست دەگرن، نە تێدەپەڕێنن نە بەجێ دەمێنن، نە سەرکێشی دەکەن نە کورتهێنان دەکەن، بەڵکو خەتی نێوەڕاست دەگرن. لە مەسەلەی خواناسی و سبحانه وتعالى و مامەڵەکردن لەگەڵ سیفەتەکانی خوادا، چونکە ئێمە چۆن خوا بناسین؟ بە تاکید ئێمە بەهۆی سیفەتەکانی خوا و خوا دەناسین و بەهۆی ناوەکانی خوا و خوا دەناسین. بەڵام ئایا سیفەتەکانی خوا و ناوەکانی خوا لەکوێدا سنگمان دەکەون؟ لە دوو کتێبی خوادا: کتێبی دروستکراوی خوا کە سیفەتەکانی خوا و ناوەکانی خوا لەوێدا دەدرەوشێنەوە، و کتێبی خوێندراوەی خوا، کتێبی بینراوی خوا، کتاب الله المنظور دروستکراوەکانی خوا، و کتاب الله المقروء کتێبی خوێندراوەی خوا. لە ئاوێنی دروستکراوەکانی خوادا سیفەتەکانی خوا دەخوێنینەوە و ناوەکانی دەبینین، و لە کتێبی خوێندراوەی خوا دەخوایتە لە خۆیمان پێدەناسێنێ. تێپەڕاندن هەبووە لە سیفەتەکانی خوادا، لە سەلماندن و چەسپاندنی سیفەتەکانی خوادا لەلایەن هەندێک لە زانایانەوە کە سەریان لە وێچواندن و جەستاندنەوە دەرچووە، التەشبیه والتەجسیم. چۆن؟ گوتویانە خوا چۆتە سەر عەرش یاخوا لە ئاسمانە، بەڵام دوایی هەر بەو چەمکوواتایی کە دێتە زەینی ئێمەوە بۆ دروستکراوەکان ئاوا گوتویانە خوا چۆتە سەر عەرش. هەتا هیوان هەبوو گوتوێتی خوا ڕێک لەسەر عەرش دانیشتووە یا لەسەر کورسی دانیشتووە، یا ئەوەندە قامکەی زیادە، ئەوەندە پەنجە لە عەرشەکە تەختەکە زیادە لە ئێوە هەر جەستاندنە. چونکە ڕای ڕاست ئەوەیە: لەیسە کەمیثلیه شەیء، هیچ شتێ وەکو خوا نییە. باش، کە هیچ شتێ وەکو خوا نییە، ئایا شتێک بچێتە سەر شتێک شت نییە؟ با خوا دەفەرمێ خوا وەکو شتە نییە، کەواتە نابێ خوا بڵێ خوای تاعالی چۆتە سەر عەرش وەکو چۆن من لەسەر کورسیدا دەنیشم یا لەسەر تەختدا دەنیشم، نابێ ئەوە. پاشان دەپرسین عەرش دروستکراوی خوایە یان نە؟ بەڵێ. کورسی ئەگەر هەبێ جیسمێک بێ بریتی نەبێ لە حوکمی خوا و زانیاری خوا، دروستکراوی خوایە یان نە؟ بەڵێ. باشە بەر لەوەی عەرش و کورسی خوا بیان خوڵقێنە چۆنە؟ خۆ هەر وایە، خۆ نابێ خوا گۆڕانی بەسەرداوێ. هەروەها دەڵێن خوا لە ئاسمانە، بەڵێ خوا لە بەرزیە بە معنای شایستە بۆ خوا. هەروەها خوا بۆ خۆی دەفەرمێ وهو الذي في السماء إله وفي الأرض إله، خوا لە سەرێش پەرستراوە لەسەر زەویش پەرستراوە، وهو الله في السماوات وفي الأرض،
يعلم سركم وجهركم ويعلم ما تكسبون. خوایە لە ئاسمانەکان و لە زەویشدا هەم پەنهانتان دەزانێ هەم ئاشکراتان دەزانێ. لە ئاسمان بوونی خوا لە بەرزی بوونی خوا دەبێ وریابین، نەیچوێنین نەیشوبهێنین بە لە ئاسمان و لە بەرزی بوونی شتەکان. هیوای هەوا دەزانێ ئاسمان بۆ خوا زەرفێکە، خوا لە نێو ئاسماندا، ئاسمان دەوری خوای داوە، نابێ ئەوە جەستاندن و شوبهاندنە. دوایی ئێمە دەبێ وریابین وشەی ئاسمان سەما لە قورئاندا بەچەند واتایەک هاتووە، بەڵام ئەو وشەیە کە ئێستا ئێمە بەسمانە ئەوەی کە دەوری زەوی داوە. ئاسمان ڕێژەییە بۆ ئێمە خەڵکی ئاسیا ئاسمان ئێرە، بۆ خەڵکی ئەمریکا ئاسمان ئەولایە. یعنی ئێمە ئەگەر گۆی زەوی ئاوایە ئەمە ئاسمانی ئێمە، ئەمریکەکان ئەوێ ئاسمانیانە، ئوستورالیەکان ئەم لایە ئاسمانیانە، ئەوانی دیکە ئەو لایە ئاسمانیانە. دەبێ وریابین کەواتە خوا لە ئاسمانە واتە خوا لە بەرزیە، نابێ بیش و بهێنی بە لە ئاسمان بوونی شتەکانی دیکە. لە کام جیهەتەی ئاسمان لەوێ یان لەوێ لای یان لەو لای یان لەو لای. هەروەها وشەیەکی دیکە کە بەکاردێت تعبیرێکی دیکە دەڵێ خوا لە هەموو شوێنێکە، خوا لە هەموو شوێنێکە واتە بە سیفەتەکانی، خوا لەگەڵتانە واتە بە سیفەتەکانی، وهو معكم أينما كنتم. هەموو زانایانی سەلەف و خەلەف ئەم ئاەتیان تەویل کردووە، وهو معكم أينما كنتم، یعنی بە دەسەڵاتی بە زانیاری بە ڕەحمەتی بە میهرەبانی لەگەڵتانە، نەک بە زاتی خۆی. بۆ موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ داوای لە خوای پەروەردگار کرد، خۆی پێشاندا، قال ربي أرني أنظر إليك، پەروەردگارم خۆتم پێشاندا تەماشات کەم. قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر موسى صعقا فلما أفاق قال سبحانك تبت إليك وأنا أول المؤمنين. أما لسورة أعراف ده كاتي خوا سبحانه وتعالى دروشايا وبوشايكا بارشا بارشا كرد، جعله دكا وتورد خاجبه سوتا بروكا وخر موسى صعقا، موساش بيهوش كوت. فلما أفاق كاتك وهوش هاتوا قال سبحانك تبت إليك، دي باشي بوتو أمن بولايتو قراموا وأنا أول المؤمنين، من يكميني بروا دارانم كتو ناقون جيب بيندري بم تشاوي إستا بم جستي إستا من لم جاني دنيا من دا ناقون جي خواب بيندري سبحانه وتعالى. باشا فرمايشتي شي بيغمبر هي صلى الله عليه وسلم لصحيح مسلم دهاتوا هەروە لە سەر هەواکانی کەش داهاتووە. من تەنیا شوێنی مەبەستی لێ دێنم کە دەفەرمی حجابه النور لو كشفه لأحرقت سبحات وجهه ما انتهى إليه بصره من خلقه. دەفەرمێ پەردەی خوا کە خۆی لە دروستکراوەکانی پەنهان کردووە، ئەو پەردەیە کە لە دروستکراوەکانی پەنهانی کردووە نورە، ڕووناکیە، نازانین چ نورێک. لو كشفه اگر خو او پرده لابدا لأحرقت سبحات وجهه پرشنگکان روی خوا دسوتینه من انتهى إليه بصره. اوی که خوا دەیبینێ هەمووی دەسووتێنێ. خوا چێ دەبینێ؟ هەموو دروستکراوەکانی دەبینێ. کەواتە خوا ئەگە خۆی پێشانی دروستکراوەکاندا هەموو دەسووتێن. بۆیە ناگوژێ بڵێ خوا لێرەیە. خوا لەسەر عەرشی خۆیەتی، لەسەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی، لە دەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی، وەکو زانایان گوتویانە مستەوین عەلی عەرشیه بائین عن خەڵقیه. بەڵام چۆن؟ بەو شێوەیە بۆ خوا شایستەیە، نەک بەو شێوەیە دێتە خەیاڵ و زەینی ئێمەوە کە ئەوە جەستاندن و شوبهاندنی خۆیە. هەروەکو هەندێک بەلای ئەوەدا کە خوا بە پاک بگرن لەوەی کە وەکو دروستکراوەکانی بچێ، لەوەی کە شێوەی دروستکراوەکانی بکە، زێدەڕۆیان کردووە لەوەدا کە گوتویانە خوا نە لە لێو دنیاە، نە لە دەرەوەی دنیاە، نە لە سەرێ، نە لە خوارێ، نەوایە، بەڵکو هەندێکیان وەکو جەهم کە قوتابخانی جەهمیە بە ناوی ئەوە ناونراون، گوتوێتی نابێ بڵێن خوا مەوجودە،
چونکە وجود یا وجودی هەیە چونکە وجود بۆ دروستکراوەکانە بەڵام خوا دەفەرمێ لەیسە کەمیثلیهی شەیء ئەمە زیادەڕەویکردنە ئەمە تێپەڕاندنە بەڵام زانایان گوتویانە تەنزیه بلا تعطیل وإثبات بلا تشبيه خوا بە پاک دەگرین بەڵام لە صفاتەکانی دای ناڕنین هەروەها صفاتەکان بۆ خوا دەچەسپێنین بەڵام خوا ناجەستێنین وخوا ناشوبهێنین بە دروستکراوەکانیەوە بە بیانووی چەسپاندنی صفاتەکانی خواوە وەکو هەندێک کردویانە و گوتویانە ئێمە ناچین بەلای جەستاندن و شوبهاندندا بشکێنەوە هەروەکو بە بیانووی بە پاکگرتنی خوا ناچین ئەو صفەتانەی خوا بۆ خۆی پێ وەسف کردوون صفەتەکان لە خوا دابڕنین خوا هەموو ئەو صفەتانی خۆی پێ وەسف کردوون هەموو ئەو ناوانی بۆ خۆی بەکاری هێناون هەموو ئەو کردەوانەی خۆی پێ وەسف کردوون هەمووانی بۆ دەچەسپێنی خوا چۆتە سەر عەرش خوا لەسەرەوەیە هەروەها لە فەرمایشی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ خوا لە سێیەکی کۆتایی شەودا دێتە ئاسمانی یەکەمی دنیا دەفەرمی چێ داوای لێبردنەکە دێ ببورم چێ داوای ڕەحمەت دەکات ڕەحمی پێ بکەم چێ داوای شتێکم لێ دەکات پێ بدەم دەڵێن بەڵێ خوا ئاوایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای وەسف کردووە بەڵام بە دڵنیایی ئەوەی دێتە زەینی ئێمەوە کە خوا بێت جوڵە بکە ئەمە هی دروستکراوەکانە کەواتە خوا لە سێیەکی کۆتایی شەودا دێتە ئاسمانی دنیا ئەمە صفەتێکی خوایە دەڵێن بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە بەڵام بە تاکید بەو شێوەیە نییە کە بێتە زەینی ئێمەوە کە شتێک بێتە خوارێ چونکە هەندێک کەس بیریان لەوە نەکردوێتەوە کە سێیەکی کۆتایی شەو بەردەوام بەسەر گۆی زەویدا دەسوڕێ ئەمە بۆ لەیلەتول قەدریش هەروایە شەوی قەدریش ئێستا لێرە سێیەکی شەوە کاتێک دوای لەولا ساعاتێکی لەولا دەبێت دوای لەولا دەبێت دوای لەولا دەبێت بەو پێ بێ دەبێت خوا هەمیشە لە دەوری گۆی زەوی بێ لە سێیەکی شەودا چونکە سێیەکی شەو دەسوڕێ بە هەموو دەوری هەموو گۆی زەویدا بە دەوری هەموو گۆی زەویدا دەسوڕێ کەواتە خوا هەرگیز نابێت بچێتەوە سەر عەرش نابێشتیوە نا خوا دێتە ئاسمانی یەکەمی دنیا بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە ئەگە تەویلیش نەکرێت دەڵێن بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە هەندێک لە زانایانی وایان تەویل کرد دەڵێن واتە ڕەحمەتی خوا نزیکتر دەبێتەوە و وەڵامدانەوەی خوا نزیکتر دەبێتەوە لە ئێمە ئەگە تەویلیش نەکرێت دەڵێن بەو شێوەیە کە بۆ خوا شایستەیە بەڵام بە تەئکید بەو شێوە بۆ خوا شایستە نییە وەکو جسمێک دێتە شوێنێکی دیکە و دەگوازێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێک خوا سوبحانە وتەعالا ئەو شتانەی کە دروستکراوەکانی پێ وەسف دەکرێن خوای پێ وەسف ناکرێ لەیسە کەمیثلیه شەیء لێرەشدا بەوە کۆتایی دێنم کە با ئێمە خۆمان تەسلیمی وەحی خوا بکەین و خۆمان تەسلیمی قورئان و سونەت بکەین و خۆمان تەسلیمی تێگەیشتنی پێشینی چاکمان بکەین هاوڵان خوا لێیان ڕازی بێ ئەم شتانەیان زۆر ئەوە نەکردوون بە گشتی بە مجمەلی ئیمانیان پێ هێناون بەڵام زۆر نەچوون نێوەردەکاریەکان دێ وەرە جا خوای تەعالا داخوا ئەوەی هەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە ئەوەی کە هی دروستکراوەکانە بەڵێ خوای تەعالا باسی تووڕەی خۆی کردو باسی بەزەی خۆی کردو باسی لە فەرمایشتی پێغەمبەردا سەڵسەڵام باسی پێکەنینی خوا کراوە بەڵام دەی بڵێ بۆ شوێکە بۆ خوا شایستەیە نەچێتە زەینتەوە کۆی کە لە دروستکراوەکاندا هیچ ئەوە جەستاندن و شوبهاندنی خوایە بە دروستکراوەکانی لێرە دێنە کۆتایی ئەماڵقیەمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.